لێکەوتەکانی بڕیاری ئەم دواییەی دادگای نێوژیوانی پاریس و پێشتری دادگای فیدرالی عێراق لەسەر داهاتووی کەرتیوزە لە هەرێمی کوردستان بووەتە باسی کەسانی ئەکادیمی و سیاسی و هاوڵاتی ئاسایش. لە پانێڵێکدا لە بەشی یاسا لە زانکۆی سۆران ئەم پرسە لەلایەن کەسانی شارەزا و ئەکادیمی تاوتوێکرا. ئێمە بێەوە بزانین مەلەفی نەوت و گاز لە عێراقدا ئەوەی کە باسم کرد جۆرێک لە ناڕەزامەندی حکوومەتی فیدرالی لەسەر بووە و هۆکاریش بووە بۆ بڕینی بودجە لەسەر هەرێمی کوردستان. ئەم بابەتانە هەمووی کەڵەکەی بەسەر یەکتر کردووە و جۆری گرێبەستەکان و مامەڵەی نێودەوڵەتی و ململانی نێوخۆی هەمووی کاری کردووە جوگە لەوە لەم فترێدا کە جۆرێک لە دۆسی نەوت و گازە سربەخۆیی هەبوو بێت لە هەرێمی کوردستانە قەیرانی یەک لە دوای یەک هاتووە. شارەزایان دەڵێن ئایندەی وزە لە هەرێمی کوردستان پەیوەستە بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی لە نێوان هەرێم و بەغداد دەکرێت. جگە لەمەش بەهۆی ئەوەی بیرەنەوتەکان بە شێوەیەکی نازانستی ئیدارە دراون و لەلایەن کۆمپانیاکانەوە گوشارێکی زۆریان لێکراوە و ژمارەیەکیان خەریکە وشک دەبن. بۆیە ئایندەی وزەی هەرێم لە مەترسیدایە. بەڵکو دەبێت چاودێریت بەسەرەوە هەبێت کە چۆن لە ڕووی پیشەسازی نەوتەوە لە ڕووی پیشەسازی پترۆلیۆمەوە مهندیسەکان کۆمپانیاکان مامەڵە لەگەڵ بیرەکە نەوتەکان ناکەن چکەمە سامانێکی سروشتێت تەنها مڵکی کۆمپانیاکان نییە بۆیە دەبێت لەو ڕووەوە کە چکە ئەوەی کە دەزانرێت چەند کێڵگەیەک چەند بیرەنەوتێک وردە ڕووی لە وشکبوون کردووە بەهۆی خراپ مامەڵەکردنی کۆمپانیاکان لەگەڵ بیرەنەوتەکانە بۆیە پێویستە جارێکی کە چاو بەم بابەتەشا بخشێنرێتەوە. هەرێمێکی بنیا تحتی نەبی یعنی کوتوبێژی مەتەلەن بۆڕێت نەفتە چێکێت یان ئەو شەریکاتێت هاتین لاوازیە وەزعێ حکوومەتە هەرێمێ ئیستیغلال کردی چونکو ئەو فترا گرێبەت چێ بین فترێکی محرج بی بۆ حکوومەتە هەرێمێ شەڕێ داعش بی. لە دوای ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ و ڕەوانەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە دەرەوەی سیستەمی بە بازاڕکردنی عێراق بڕیار بوو ئاسی بەرهەم بگەێنرێتە ملیۆنێک بەرمیلی ڕۆژانە. بەڵام بەهۆی مامەڵەکردنی نازانستیانەوە نەگەیشتە 500,000 بەرمیلیش. لە جێی داهاتی دانراویش حکوومەتی هەرێم 28 ملیار دۆلاریش قەرزار بووە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.